بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. چەند هۆکارێک بۆ وازهێنان لە تاوان. طبعاً چەند ڕێکارێک هەیە ئەگەر بێت و ئینسان ورد بێتەوە لێی شارەزای بێ و بیگرێتە بەر ئەوە بنە یارمەتی دەرێکی بەهێز بۆی کە دوورکەوێتەوە لە هەموو تاوانێک بەگشتی و بە تایبەت لە تاوانێک کە ئالوودە بووە پێوەی. زۆر گرنگە هەموو مسلمانی ئەو ڕێکارانە بزانێ، کە بەڕاستی ئەگەر بێت و شارەزای بێ و بیگرێتە بەر بەبێ هیچ دۆدڵی و گومانێک گەورەترین پاڵنەر ئەبێ بۆ دەست هەڵگرتن لە تاوان. ڕێکاری یەکەم بریتیە لە العلم بقبح المعصية. طبعا زانست لە هەموو بوارێکی دینە ئەساسە. هەر شتێک تۆ لەم دینەیە بیگریت ئیلا ئەبێ لەسەر بنچینە و بنەمای زانست بیگریت. وەگەر تەماشا بکەی زانایانمان هەر لە قەدیمەوە کە لەسەر تاوان نووسیویانە، کە لەسەر خووە ناشرینەکان نووسیویانە، یەکەمین خاڵ بۆ دەست هەڵگرتن لێی ئەفەرمون العلم بقبحها. ئەو تاوانەی کە تۆ لەسەریتی علمت هەبێ بە قێزەونیەکەی. یعنی چی علمت هەبێ بە قێزەونیەکەی؟ یعنی لە قورئان و لە سونەتە چی لەسەر هاتووە لەسەر قێزەونیەکەی و لەسەر خراپی و کەسانەی ئەنجامیەدەن و لەسەر خراپی سەر ئەنجامەکەی لە دنیاە و لەسەر خراپی سەر ئەنجامەکەشی لە قیامەتە تۆ بیزانی. بۆ نمونە گیرۆدە بووی بە تاوانی غەیبەتەوە، بزانە کە قورئان پێتە فەرمێ ئەمە خواردنی گۆشتی براکەتە بە مردووی. بزانە کە لە چەندین فەرمودەیە هاتووە ئەوە تاوانێکی گەورەیە و تۆ خاتە ناو جەهەنەمەوە بە هیلاک بەرە. ڕاهاتووی لەسەر تاوانی زیناکردن، بزانە کە تۆ لەو دەقەیە ئیمانە لەسەرا نەماوە، ئیمانە لە ناوە نەماوە. بزانە کە تۆ پیسترین ڕێگات گرتووەتە بەر. بزانە کە تۆ یەکێ لە تاوانە گەورەکانە کە سزات لە گۆڕا هەیە بەس بە مردنت، و سزاشە لە قیامەتە هەیە لە ساحەی مەحشەڕا، و سزاشە لە ناو جەهەنەمە بە تایبەتی هەیە. ڕاهاتووی لەسەر تاوانی پەیوەندی حەرام. فکری لێ بکەرەوە کە ئەگەر ئەمە خوشکەکەی خۆت بیکان، ژنەکەی خۆت بیکان، کچەکەی خۆت بیکەن. فکری لێ بکەرەوە کە چەندێ قێزەون و ناشرینە لە دنیاە، تۆ لە پەنجەرەوە بڕۆیتە ماڵی کەسێک، حڕمەتی کەسێک هەتکەی، ناموسی کەسێک بشکێنی. یعنی بیر لە عاقیبەتی بکەرەوە لە دنیا، ئەنجا بیر لە عاقیبەتی بکەرەوە لە قیامەتە. بزانن لە قورئانە چی لەسەر هاتووە، لە سونەتە چی لەسەر هاتووە کە متەخەذات یەخدانی پێوترێمە ئەڵڵا نەهی لێ کردووە فەنکیحوهن بإذن أهلهن. تۆ گەر عیلاقەتەوێ بە حەڵاڵی بڕۆ لە کەسوکاری داوای کە. یعنی علمت هەبێ بەو تاوانە بە قێزەونیەکەی. ئەوە واد لێەکە ئەگەر یەک تۆز کەرامەتی خۆتە لا گرنگ بێ، خۆت نەخەیتە ناو ئەو قێزەونی و پیسیەوە. خۆگەر بێت و کەرامەتی خۆتە لا گرنگ نەبێ، خۆتە خەی کێشەت نییە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم شەرمکردن لە ئەڵڵاه سبحانە وتەعالە. شەرم بکە لە ئەڵڵاه، نەکەی شەرم لە خەڵکی بکەیت و لە ئەڵڵای نەکەی. شەرم بکەی لە برا بچووکەکەت کاتێک خۆیەکە بە ژوورەکەت ئەو تۆ لەسەر مۆبایلەکەت خەریکی حەرامێکی، بەڵام شەرم لە ئەڵڵا نەکەی کە برا بچووکەت ڕۆشتەوە ئەڵڵا ئەتبینێ کەچی تۆ هەر بەردەوام بی لەسەری. وێ بەڕاستی ئینسان شەرمیتیانەما هەرچی قێزەونی و خراپەکاریایکە، وەکو چۆن ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ فإن لم تستحی فاصنع ما شئت. بەڕاستی ئەگەر تۆ ئەهلی شەرم نەبی هەرچیت بۆ بلوێیکەی.
ورسول الله صلى الله عليه وسلم بصحابة كان فرموا استحيوا من الله حق الحياء. قالوا إنا نستحي من الله يا رسول الله والحمد لله. قال ليس ذاك، إنما الاستحياء من الله حق الحياء أن تحفظ الرأس وما وعى والبطن وما حوى. فرمي رسول الله صلى الله عليه وسلم لا الله شرم بكن بحق. فرمي شرمكين لا الله رسول الله صلى الله عليه وسلم فرمي شرمنا عليه شرم يقول الله بحق بيكي حقي خوي في أبدي. فرمي أن شيء فرمي سرب بارزة لقال أويل نابياتي يعني شيء يعني جوتكو بارزة لحرام چاو بارزة لحرام دم بارزة لحرام وتن لوتد بارزة لحرام بون كردن دماغ بارزة لحرام بير كردنو وورجيش ببارزي لقالوي كلا نابياتي يعني حرام مك ورقي حرام مخو دابين بارزة لحرام أو بورق توي أنجا فرمي بيري مردن بكرو وبيري تاقي كردنو كاني قيامته شونا بهشت جهنميش بكرو أبوا تويتر واد لي شرمكي لا الله سبحانه وتعالى يعني بين البيشاود وكو الإسرائيليات هاتو هند تابعين فرمي أنا لقيامتها الله سبحانه وتعالى بانقت كاملة عبدي لما جعلتني أهون الناظرين إليك أي عبدكم بوشي من أوند بكم زاني تماشا ما كردي لسر تاوان دس اللي هالناقر بلان بشكترين كس ببينيتيا دس اللي هالقت بوشي أواني لمن لا قورة تربو شرم كلا الله كما راستي شرم لخلقي وشرم لكردن لا الله نفاق يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم إذ يبيتون ما لا يرضى من القول. ابن عباس فما يستحيون من الناس ولا يستحيون من الله. منافقين شرميان لخلقي كرد لبت شكترين من الله أنا كرد بدياري وتاواني أنا كرد بلام لا الله أنا كرد كابت هويتشي بوشال بونوي كردارة شاكا كان لرجي قيامته وكشون رسول الله صلى الله عليه وسلم فرمي كسان يقدن لأمتكم شاكان هي وكوكي وكاني تهامة بلام الله سبحانه وتعالى إكابته زبربا ليه برسن بوشي رسول الله صلى الله عليه وسلم فرمي قوم إذا خلوا بمحارم الله انتهكوها معنا قوم يكن بديار خلقوا شرم كانوا خويانا فارزن تاوان ناكن بلام كخويانو الله بن شرم لا الله ناكن وشي تاوان ناكن ويبراسي شرم كردن لا الله قولترين بالنرا بو واز هنا لتاوان هر كاتيه خوتو الله بيتو كيوت بتاوان نيا انجام دا ضلخوشش بوي بي ومعناها هوي شرمتيان يدا الله فناب الله او بري نفاق. خالي سيم مراعاة نعم الله عليك مراعاة نعمتك اني الله بك الاخوته شكري نعمتك اني الله بك الاخوته هر نعمتي الله بيداوي تو واجبه لسر شكري الله لسر بكي بون من نعمتي تشاوي بيداوي واجبه لسر شكري الله لسر بكي شكري الله لسري چيا بريتيا لوي بزبان سپاسي الله بكي كاو تشاوي بيداوي بدل خوشويستي الله لدلتا زياد بك لبروي تشاوي بيداوي چاكي لقال كردوي و او تشاوشي بيداوي لحلال بكاري بيني ولا حرام ببارزي ويست تاواني بتشاو بكي بير لو بكرو نعمتي الله تو بشكري كي ويست تاواني بزبان بكي بير لو بكرو نعمتي الله بشكري كي نك تاواني بكي بجوي بهمان شيو بسروقجه بشكل شيوات بدلو درون بلشه بقاچه كان بدستكانه همي مع نعمتي الله يسيان بشكره لئن شكرتم لا ازيدنكم اگر شكري الله الى سربكن لمعصيتها بكاري نهين من زياديه كم بوتان بهستريه كم بتواناتريه كم شاكتريه كم بوتان. امام ابن تيميه لتفسير سورة نورا كمالي وتي زور جوانا يعني لسر أو آتيك أفرمي قل للمؤمنين يغضوا من أبصارهم وقل للمؤمنات يغضضن من أبصارهن فرمي دواء أوي الله سبحانه وتعالى لو آياتنا قد غاءك لمسلمانان شاويان لحراما بكار بينه فرمانيان بيك هر لحلالا بكاري بينن أفرمي دواء ترباسي تشيكا الله نور السماوات والأرض وكبلي تشاود بارز لحرام الله جل جلاله لو نوري خوي بهر من ديك زياديك على سر نعمتك. أبو شجاعي أصفهاني صوت شص صال جيا كاتليان برسي باشا توسط شص صال تمنتو تشاو دستو قاتو لوتو جو هيج أندامك تيك نتشو همي صاغو سليمة بو
فەرمووی ئەمانە ئەندامانێکن ئێمە لە گەنجیا پاراستومانە لە حرام الله سبحانه وتعالى بەرەکەتی تێخستۆ بۆمان لە پیریە شکری کردووە لە گەنجیا لە پیریە الله سبحانه وتعالى نیعمەتەکەی لەسەر زیاد کردو بۆیە مراعاتی نیعمەتەکانی الله بکە و بزانە ئەتوانێ لێت سەنێتەوە چیەکەی الله چاود لێسێنێتەوە چیەکەی الله دەمت لێسێنێتەوە زوبانت لێسێنێتەوە گوێت لێسێنێتەوە داوێنت لێسێنێتەوە دەستت لێسێنێتەوە قاچت لێسێنێتەوە چۆن معصیەتی ئەڵڵاکەی بەو ئەندامەی کە پێی داوی بەو نیعمەتەی کە پێی داوی نیعمەتی پارە پێی داوی تۆ چۆنی زینای پێکەی نیعمەتی کۆشک و تەلار پێی داوی تۆ چۆن مەشروبی تی ئاخۆیتەوە نیعمەتی دۆست و برادر پێی داوی چۆن زمانە گۆ گرێزەم و غیبەتیان کەی ئاگاداری خۆت بە خاڵی چوارەم الخوف من الله ومن عقابه بترسە لە الله وبترسە لە سزای الله ولمن خاف مقام ربه جنة ئەو کەسەی ئەترسێ لەو ڕۆژەی کاگاتەوە بەردەسی الله محاسبەیەکە دوو بەهشتی هەیە جنتانی من فضة وجنتانی من ذهب ئەگەر خەڵکی یەک بەهشتی بۆ هەیە لەسەر چاکەکانی ئەم دوانی بۆ هەیە دوو جار بەهشتی بۆ هەیە بۆ لەبەرەوەی خاف مقام ربه ترساوە لەو ڕۆژەی لە بەردەستی ئەڵڵایە ئەوەستێنرێ وەکو قەتادا فەرمێ فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى ئەو کەسەی لە محاسبەی ئەڵڵا ترسێ و نەفسی خۆی ئەپارێزێ لە هەوا و ئارزوەکانی و لە تاوان بەهشت ژێگایەتی وێ لە ئەڵڵا بترسە چونکە ئەگەر لێی ناترسیەوە بێ ئیمانی جارێ ببڕۆی ئیمانەکەت چاکەیتەوە خافوني إن كنتم مؤمنين ئەگەر ئیماندارن لێم بترسن واخشوني إن كنتم مؤمنين لا الله بترسن ئەگەر ئیماندارن هو منافقين يخشون الناس كخشية الله وشد خشية منافق كان لخلق يدرسن زيادة لو يكلا الله جدرسن نكي لا منافق كان لبر خلقي دزد تاوان هلقري لوان بترسي بس دا الله نترسي تاوان أنجام بده والله سبحانه وتعالى بخوي فرق ويحذركم الله نفسه الله وجداريتان بيدا لخوي يعني لخدي خوي كسزاتان بدا كباسي آقرمان بوكا لهم من فوقهم ظلل ومن تحتهم ظلل فرمشي ذلك يخوف الله به عباده يا عبادي فاتقوا لسروا شپۆلی ئاگر بەسەریانە دابارێ لە ژێری شەوە کڵپەی ئاگر لیان ئەدا وریا بە ئەی عەبدەکەمە فەرمێ خۆت نەخەیتەوە مۆقیفەوە لێم بترسە گرات خەمە ناوی وێ بەڕاستی ترسی ئەڵڵا پاڵنەرە بۆ دەزەڵگرتن لە تاوان و شکاندنی فەرمانەکان خاڵی پێنجەم بریتە لە مەحەبەتی ئەڵڵا خۆشەویستی ئەڵڵا ئەگەر تۆ خۆشەویستی ئەڵڵا لە دڵتا بێ هەرگیز مەعسیەتی ناکەی چونکە إن المحب لمن يحب مطيع ئەو کەسێکی خۆشەوێ گوێرالی ئەو کەساکە کە خۆشیەوێ نەگوێ پێ نەدا کە گوێ پێ نادەوە خۆشت ناوێ واگەر تۆ ئەڵڵات خۆش نەوێ ئەو ئەڵڵا لە ناوت ئەبا کەسانێکی تر هێنێ من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه ويواني إيمانتان هنا أجر ورقرين لدينكتان الله تان خوش نبي الله سبحانه وتعالى إيه ولا نوا با قوم يجينك الله ينخوش به والله جواني خوش به شو بخوش يستي الله هموش تيج أنجام بدري بخوش يستي الله تواني فرمانك إن جبجك لقد أخرع كان يدور كيتو وقدر به كتو الله خوش بيز الله خوش يعني كالله خوش بيستي بانجي جبريل كا فلان خوش خوش تان به جبريل بانجي أهلي أسمانك الله سبحانه وتعالى فلان كسي خوش خوش تان به لسر زويش خوش بيستي دوار آخره بس أجر تو الله خوش نوي لأخوتي توركي الله توي خوش نوي بانجي جبريل كا يا جبريل إني أبغض فلانا فأبغضه وكشون لا حديث كانت أي جبريل من الله سبحانه وتعالى رقم لفلان كسي توش رق اللي به الله سبحانه وتعالى رقي ليتي أي جبريل تونج رقي ليبه جبريل رقي ليبه باني أهلي أسمانك فلان كذا الله رقي ليتي أو رقتان ليبه هم أهلي أسمان رقي ليبه لسر زوجة مو عبدك صالح رقي ليبه وبراسي خوشويستي الله بالنا ربوده زرقتن لجناح كذا زهل ناقري لجناح علامة يوي خوشويستي الله لطلتانية
چونکە لە ناو جەستەیە پارچەیە گۆشتەیە گەر باش بێ هەموو جەستە باشە بێ گەر خراپیش بێ هەموو جەستە خراپە بێ دیارە کە تۆ خراپی خەلەل لە پارچە گۆشتەکە تا هەیە کە خۆشەویستی ئەڵڵایەتیانە. خاڵی شەشەم شەڕەف النەفس وذەکاؤها، ئینسان بیر لە ڕێزی خۆی بکاتەوە و بیر لە پاراستنی شکۆی خۆی بکاتەوە. ئەگەر تاوان هەر ئەوەی تیاب وایە کە تۆ نابووتەکە لە ناو خەڵکە بێڕێزت ئەکا بێشکۆت ئەکا بەس بوو بۆی تۆ دەسی لێ هەڵگری. یعنی سبحان الله جاری وا هەیە ئەتەوێت شتێک بکەی خراپەیەک بکەی پێتەڵێن بۆ نەتکرەڵی فلانە کەسی لێ بوو لەبەر ئەو نەمەویست لەلایەو سووک بم لەلایەو ناشرین بم لەلایەو بشکێم. هەموو کەسێ حەزەکە لە لای مەخلوقاتەکانی سەرزەوی جوان بێ بەڕێز بێ نەشکێ. تو بۆ تاوانەکەیت و لە لای ڕەب العالەمین خۆقێزەوە نەکەیت و خۆت ناشرینەکەی. بۆ یەک کەسایەتی خۆت بپارێزە لە دنیای و لە قیامەتیشە. نەکەی کەسایەتی خۆتە لە دنیای لا گرنگ بێ بەس لە قیامەتە لات گرنگ نەبێ. یومە تبلە السەرائر یومئذ تعرضون لا تخفى منكم خافیە. لە ڕۆژی قیامەتە کەسایەتیت زۆر خراپ ئەشکێ بە دیار تەواوی بوونە وەرانەوە هەرچی ژنۆکەوین سەکۆ کراوەتەوە تۆ تعرضون لا تخفى منكم خافیە. هەرچیت ئەنجام داوە عەرزەکرێ هیچ ناشادێتەوە. تبلە السەرائر ئەوەی نهێنی ئەمووی ئاشکراکرێ وریای خۆت بە عەرضەکرێ عەرضی ئەکبەر بە خەم کەسایەتی خۆتەوە بە لە دنیا و قیامەتە مەیشکێنە. ئەگەر وابی دوورەکەویتەوە لە تاوان. خاڵی حەوتەم شو درێژ نەبی لە دنیا هەست بکەی مردن نزیکە لێت وا نەزانی مردن دوورە لێت وا نەزانی مردن دوورە لێت پێی ناگەی پێت ناگا. إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. ئەو مردنەی تۆ لێی ڕاکەی لێی هەڵدەی عیلاجە خۆی ئەخەوی ئیسراحەتەکەی خۆتە پارێزی لە سەرما لە گەرما لە ناڕەحەتی لە مەترسی بەمە هەمووی بەحسابی خۆ لە مردن ڕاکەی بەس ئەو پێشی پێگرتوویت تو ئەوە لەو ڕاکەی وازانی لە دواتەوە لە پڕ تۆ ئەکەوی بەسەرەوە. ورسول الله صلى الله عليه وسلم فرموا أكثروا من ذكر هادم اللذات. زۆر بیر لەو شتە بکەنەوە کە هەموو خۆشیەکان لە بین نەبات. چییە؟ مردن. بەڕاستی لەو کاتەوە تاوانکەی مردنت لە خەیاڵا بێ بڵێ ئێستا بمرم لە سەرم تاوانە چی دەستی لێ هەڵەگری. ئەگەر یەک زەڕە ئیمانە بە ڕۆژی دوایی بە محاسبەی ئەڵڵا هەبێ. بەڵام خۆ بەخوا ئەگەر بێت و مردن لە بیر چێتەوە و بڵێ ئەژیم و چەند ساڵێکی کەش و ئەم تاوانە ژەکەم و چەندین تاوانی کەژەکەم و ئیتر زینایە ئەنفیسیە پەیوەندی حرامە زەمە غەیبەتە درۆیە بوهتانە حرامخۆریە هەرچی هەیە کۆیلایەتیە جاشە هەرچی هەیە ئەوە ئەمانی ئەدبا هەتا وەکو لەپڕ لەسەر تاوانەکە ڕۆیت و پەنا بە ئەڵڵا بۆ جەهەنەمە ڕۆی. خاڵی هەشتەم بریتیە لەوەی کە تەماشای عاقبەتی ئەو کەسانە بکەی کە ئەڵڵا سبحانه وتعالى لەسەر تاوان عقوبەی داون. قەومێکی لەسەر شیرک و کوفر سزادا کەسی لێ نەهێشتنەوە. قەومی نوح. قەومێک لەسەر نێربازی نێر بۆ نێر و مێ بۆ مێ لەسەر جندەر قەومی لوط سزایدان کەسی نێشتنەوە ژێر و ژووری کردن. قەومێک لەسەر ترازوو کێشانە و پێوانە و خیانەتکردن لە اقتصادا کەسی لێ نەهێشتنەوە. قەومێک لەسەر نەسیحەت نەکردنی تاوانباران وەکو ئەصحاب السەبت کردنی بە مەیمون و بەراز. قەومانێکی تر قەومانێکی تر بڕۆ بخوێنەرەوە. و الله سبحانه وتعالى كباسي قوم كان أكافر فلما آسفونا انتقمنا منهم كأوان هر تاواني ينكردو هر تاواني ينكردو جوان بأيمان دا مش زمان دا عاقبتي أوانة تماشا بك كان لسر تاوانا كان ين بس زاو براون. رسول الله صلى الله عليه وسلم باسي قارونك أفرمي لسر كبر الله جل جلاله بناخي زويا بردي حتى روجي قيامت بناخي يارو يتوبوا از لكبر ناهني توبوا از دوهم خرابين ناهني براسي إن بطش ربك لشديد سزاي الله طند إن أخذه أليم شديد.
بتگرێ تون دەتگرێ بە سزایەکی زۆر قورسیشە دەگرێ. بۆیە کاتێک کە تۆ لەسەر زینای بیر لەوە بکەرەوە ئێستا لەوێ تا سزای ئەڵڵا بۆ دەبێ وەکو بۆ زیناکارانێک هاتووە. ئەمە خاڵی هەشتم. خاڵی نۆیەم هەوڵ بدە خۆت بپارێزی لە خواردنی زیە، لە خواردنەوەی زیە، لە خەوتنی زیە، لە جلەبەرکردنی زیە، لە کات بەسەربردنی زیادە لەگەڵ خەڵکیە. بەڕاستی زیادەی ئەم پێنجتە زۆرێک لە تاوانەکان لەوێوە سەرچاواگرن. بەهۆی خواردنی زۆرەوەیە تۆ شەهوەتە جوڵی خواردنەوەی زۆرەوەی، بەهۆی خەوی زۆرەوەیە تۆ تەمەڵە بی لە عیبادەکانە دواکە، بەهۆی تێکەڵاوی زۆری ئەنواع خەڵک و ڕەنگاوڕەنگ خەڵکەوەیە کە تۆ لە تەبعی ئەوان وەرەگری و تووشی تاوانەکانی ئەوانیژە، تووشی غەفڵەتە بیبێ ئەگاییە. بۆیە هەوڵ بدە ئەم شتانە هەمووی کۆنتڕۆڵکەی تەبذیر و ئیسرافی تیانەکەی هەمووی بە مەزبوطی بێ. ئەو وادەیەکانە کەویتە زۆرێک لە تاوانەکانەوە. خاڵی دێم جێگیرکردنی شەجەرەی ئیمان و تەوحید لە دڵە. هەتا وەکو تەوحید و ئیمان لە دڵتا گەورەتر بێ بەهێزتر بێ تۆ دوورترە بی لە تاوان. حتى وەکو ئیخلاص و تەوحید زیاتر بێ دوورترە بی لە تاوان. كذلك لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين. الله سبحانه وتعالى فرمي ئابە شێوە يوسف عليه السلام داوێن پیسی و خراپەکاریمان لێ دوور خستەوە بەهۆی جێەوە هێزی ئیخلاص و تەوحیدەکەیەوە. وێ هەتا ئیمان و تەوحید لە دڵتا زیاتر بێ ئەوە تۆ دوورتر ئەکەویتەوە لە تاوان، هەتا کەمیش بکە نزیکە بیتەوە لە تاوان. خاڵی یانزەیەم ئاگاداری شەیطان بی و ئاگاداری نەفسی ئەممارە بالسوئی خۆشە بی. بزانی شەیطان دژمنتە. إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير. شەیطان دژمنتانە، ئێوەش بە دژمنی بزانن، چونکە بەڕاستی بانگەوازتانەکە بۆچی؟ بۆی ببنە حیزبەکەی خۆی. حیزبەکەشی کێن؟ أصحاب السعير، ئەوانن کە لە جەهەنەمە. لا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين إنما يأمركم بالسوء والفحشاء وأن تقولوا على الله ما لا تعلمون. شوێن هەنگاوەکانی شەیطان مەکەون، بیناسن. هەنگاوی شەیطان بناسنەوە. هەر شتێکە کە مخالفەی قورئان و حەدیثە، هەر شتێکە کە مخالفەی فەرمان و قەدەغەی ئەڵڵایە، ئەمان هەنگاوی شەیطانن. تاو دوای مەکەون، هەموو تاوانێک، چونکە بەڕاستی ئەو دوژمنی تۆیە کە دوای کەوتی ئەدبا لەگەڵ خۆی، کە بردیتی لەگەڵ خۆی لەسەر سوء و فەحشا ئەبی و لەسەر شتانێک ئەیڵێیت کە الله سبحانه وتعالى نەیوتووە، فەرمانی پێ نەکردووە، قەدەغەی نەکردووە. تۆ هەر لە خۆتەوە دەسەکەی بە قسەکردن لە دینە و حرام و حەڵال خۆ دایڕەشی. إنه من يتبع خطوات الشيطان فإنه يأمر بالفحشاء والمنكر. دەسەکەی بە فەرمان بە خراپ و قەدەغەی چاکە. بۆیە شەیطان بناسە، ئەنجا نەفسی خۆشە بناسە. إن النفس لأمارة بالسوء. نەفس ئەگەر جڵەوی نەکەی بەرەو خراپە ئەدبا. جڵەوی بکە بیخە لەسەر چاکە با بەرەو خراپە نەدبا. شوێن هەواوارە زود نەکەوی. فمن أضل ممن اتبع هواه بغير هدى من الله. کەس دەو کەسە گومڕاتر نییە کە شوێن هەواوارە زۆکان یەکەوێ بەبێ ئەوەی کە تەنزیمی کا لەسەر شەرع. خۆ گەر تەنزیمی بکە لەسەر شەرع ئەوە هیچ کێشەیەکی نییە. خاڵی دوانزەیەم تەماشای قەرەبووی ئەڵڵا بکە کە پێت ئەبەخشێ کاتێک کە تۆ دەست لە حەرام و هەڵەگری. رسول الله صلى الله عليه وسلم فرمي من ترك شيئا لله عوضه الله خيرا منه. هر کەسێ دەست لە شتێک هەڵگرێ لەبەر الله سبحانه وتعالى، الله سبحانه وتعالى باشتر لەوی بەنسیبەکە. زینایەک دێتە بەردەمە لەبەر ئەڵڵامەی کە الله سبحانه وتعالى زەواجێکی حەڵاڵی چاکە بەنسیبەکە. پەیوەندێکی حرام دێتە بەردەمە لەبەر الله سبحانه وتعالى قبولی مەکە الله سبحانه وتعالى پەیوەندێکی حەڵاڵی چاکە بەنسیبەکە. ماڵێکی حرام دێ، کەسابەتێکی حرام دێ، ڕەتی کەرەوە لەبەر الله جل جلاله قەرەبوو بووەکاتەوە باشتر لەو لە هەموو شتێکەوە. رسول الله وافەرمێ صلی الله عليه وسلم. رسول الله صلی الله عليه وسلم باسی سێ کەسمان بووە کە دەرگای ئەشکەوتێکیان لەسەر داخرێ. دواتر
دەرگاکە کرێتەوە بۆیان بەهۆی چیەوە یەکیان دەستی لە حرامێ هەڵگرتووە لەبەر ئەڵڵا دوعاکەی گیرابێ و دەرگاکەیان بۆ کرێتەوە وێ بەڕاستی دەزەڵگرتن لە حرام لەبەر ئەڵڵا قەرەبووی زۆر زۆری تایە کە کاتی خۆی بە زنجیرەیەک دەرز باسمان کردووە. خاڵی سیانزەیەم هەوڵ بدە هەست بە لەگەڵبوونی ئەڵڵا بکە کە لەگەڵتایە. ئەڵڵا سبحانه وتعالى لەگەڵتایە وهو معكم أينما كنتم. الله سبحانه وتعالى لەگەڵتانە لە هەر شوێنێ بن لە حەجێگایەک بن و خەریکی هەر شتێ بن الله سبحانه وتعالى لەگەڵتانایە و ئاگادارتانە وێ نەکەی وابزانی الله سبحانه وتعالى ئاگای لە تۆ نییە وانەزانی کە تاوانەکەی الله سبحانه وتعالى ئاگای لە تۆ نییە ئاگای لێت وهو معكم أينما كنتم يعلم السر وأخفى أو ينهيني وشارته لنا ضلطة وجزانه عليم بذات الصدور أو لنا ضلطة هشتا نتكل بكذا جيزانه ولا هرجة جاي كيش بيلا قلطة كابرا هذا بولاي بيا وشاكي ودي نصيحة مكتر كي جناح كم فرمي أجر كرده با الله سبحانه وتعالى لقالت نبي بيا ونزانه فرمي جا الله بيا مزانه لقالش ما فرمي إيش شرم لله ناكي لقالتها بيش نزانه تاوانكي أما خالص يانزي خاڵی چواردەیەم دوعا کردن زۆر بپارێڕەوە لە الله سبحانه وتعالى کە یارمەتیت با تەرکی خراپە بکەی خۆی فەرمێ إذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني ئەگەر عەبدەکانم پرسیاری منیان لێ کردی نزیکم لێیانەوە با بپارێنەوە وەڵامیانە دەمەوە خۆی فەرمێ ادعوني أستجب لكم بپارێنەوە لێم وەڵامتانەیەمەوە و هیچ دوعا لەو دوعا پیرۆستتر نییە کە داوا بکەی لە الله یارمەتیت با دەست دەتاوانە پیرۆستترین و گەورەترین دوعایە کە تۆ ئەتەوێ خۆت پاکەیتەوە الله سبحانه وتعالى تۆی خۆشەوە کاتە إن الله يحب التوابين ويحب المتطهرين واني أنا إخوان باكنو الله سبحانه وتعالى خوشيوين خالي بانزيم بريتيلا پشت بستن با الله سبحانه وتعالى بوازنان لتاوان پروردگارم توکلم بتوه تو نمگری یارمەتی منەی من عەبدێکی لاوازمە کەومە تاوان و بمگرە و بمپارێزە لە تاوان هانام بۆ تۆ هێناوە خۆت بەرە پەنایەوە إن الذين اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون ئەوانەی کە شەیطان هێرشیان بووە با شاڵاویان بووە باوێت تاوانێکیان پێ بکە یەکسەر ذکری الله کەن وڵێ نەعوذ بالله من الشيطان الرجيم خۆیانە دەنە پەنای الله سبحانه وتعالى یارمەتیانەیە یان پارێزێ توخنیەوە تاوانە ناکەوە بۆیە زۆر گرنگە پشت بە الله ببەستی یارمەتیت بدە بۆ دوورکەوتنەوە لە تاوانەکان و بۆ دوورکەوتنەوە لە خراپەکە خاڵی شانزەیەم بریتە لە مجاهدەی نەفس زەخت لە نەفسی خۆت بکەی کە نەچێت بەلای تاوانە والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين ئەوانەی کە کۆشش ئەکەن لەگەڵ خۆیانە بۆ ئەوەی خۆیان لە تاوان بپارێزن ئێمە دەرویان لێکەینەوە یارمەتیانە دەین رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ومن يتصبر يصبره الله ئەوەی بیەوێ خۆی بگرێ لەسەر جێبەجێکردنی فەرمانی الله و دوورکەوێتەوە لە قەداغە کراوەکانی الله جل جلاله ئەوەی پێبەخشێ بۆیە تۆزێ هەوڵ لەگەڵ خۆ بە تۆزێ سوور بە لەسەر تەرککردنی پشت بە الله بەستە الله سبحانه وتعالى یارمەتی دەدا خاڵی هەفدەیەم بریتە لە دوورکەوتنەوە لە ڕێگاکانی گوناح ڕێگاکانی گوناح یاخود جێگایانێکن تۆ ئەچیتە ناویان تووشی تاوانەبی یاخود ئامێرانێکن وەکو مۆبایل وانایگری بەدەستەوە تووشی تاوانەبی لەناو ئەو مۆبایلای تر پێگەی تایە ڕەقەمی تایە چاتی تایە چی تایە لێوە تووشەبی یاخود شخصانێکن کەسانێکن کە تۆ لێیان نزیکە بیتەوە تووشی تاوانێکن و تووشی تاوانەبی ئەم دەرگایانە لە خۆت داخە ئەم ڕێگایانە هەمووی لە خۆت قاتەعەکە ناکرێتەوە لەسەر ئەو ڕێگایانە بی و بڵێ من خۆمە پارێزم لە تاوان ويبيني الله سبحانه وتعالى نصيحة رسول الله صلى الله عليه وسلم للقرآن واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا برسول الله فرمي صلى الله عليه وسلم تولى قال كي هرسوكوتك أواني كبردوام بدواي رزامندي الله
ئەی دوور بە لە کێ؟ دوور بە لەوانەی کە بێئاگان لە ئەڵڵا. ئەو کەسەی سەد کەسەکە کوژێ زاناکە نەسیحەتیەکە بەوەی کە دوور کەوێتەوە لە زەویەکەی خۆی لە بەرەوەی قەومێکی خراپی تیا بچێتە زەویەکی تر کە قەومێکی باشی تایە، ئەبەوە ئەڵڵا تەوبەکەی لێ قبوڵەکە. وێ بەڕاستی زۆر گرنگە ئاگاداری خۆت بی دەرگاکانی کە بەرەو تاوانەیە بە لە خۆتی دابخەی. یعنی ناکرێت تۆ کەوتویتەتە زینا لەگەڵ کەسێ، پەیوەندی حرام لەگەڵ کەسێ، هێشتا ژمارەکەی لایە، هێشتا مەسنجەرەکەیت لایە، هێشتا قسە ئەکەن بەیەکەوە، هێشتا سێری ڕسمی یەکەکەن و ڕسمەکانی لە مۆبایلەکەت نابێ. ئەو ڕێگەیانە هەمووی لە خۆت دابخە. خاڵی دوا ئەو بریتە لە خۆ مەشغوڵکردن بە چاکەکاریەوە. زۆر خۆت مەشغوڵ کە بە چاککاریەوە. إن الحسنات يذهبن السيئات. بەڕاستی کە تۆ مەشغوڵی چاکە بووی دوورەکەویتەوە لە خراپە. إمام ابن تيمية فەرمێ نفسك إن لم تشغله بالحق شغلتك بالباطل. ئەو نفسەی خۆت ئەگەر مەشغوڵی نەکەی بە چاکەوە مەشغوڵەکە بە خراپەوە. بۆیە مەشغوڵی دەرس بە، مەشغوڵی قورئان خوێندن بە، مەشغوڵی قورئان فێربوون بە، فێرکردن بە، مەشغوڵی چاکەکردن بە، مەشغوڵی نوێژ و عیبادەت بە، مەشغوڵی دوعا بە، دوورەکەویتەوە لە حرام. کە تۆ مەشغوڵی ئەوانە نەبوویت ئەبێ ڕووبکەیتە حرامەکان و ڕووبکەیتە قەدەغە کراوەکان و خراپەکان. بۆیە ئەگەر بێت و تۆ خۆت ڕاز بکەی فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. أوي تقواي الله، أوي أبخشي، أوي لا إله إلا الله لأخوي أجيب أجيك أو كوشك أبو رزا دي الله جل جلاله رقاكي بو أسانك. بويا عروي كوري زبير فرمو الحسنة تدعو أختها وسيئة تدعو أختها. يفرمو تشاكا خوشككي بانك كتو تشاكيكي كتر بانكا بدوي خويا بيكي وخرابش خوشككي بانكا كتو خرابيكي بانك تكا خرابي كتر بدوي خويا بكي أقدار. خالي دواء خاڵی 19 بریتە لە محاسبەکردنی نفسی خۆت. 19 ما 18 بەردەوام محاسبەی نفسی خۆت بکەی بێئاگا نەبی لە نفسی خۆت. ولا تكن من الغافلين. نەکەی لە بێئاگاکان بی نفسی خۆت غافڵ کەی لێی نەپرسیتەوە ئەم ڕۆژە چیت کرد، ئەم ڕۆژگارەت بەسەر بێت چی تایە کرد، چەند چاکەت لە دەستدا کەوتیتە چەند خراپەوە. ئەنجا دوای دەرئەنجامی محاسبەکە ئەوە بێ کە بەڵێن بەی جارێکتر نەکەویتەوە خراپانەوە، جارێکی تر ئەو چاکان لە دەستنەی. ولا تكن من الغافلين. کاکە لە بێئاگاکان مەبە. تەماشای خۆت کە ئیمامی عومەڕی فەرموو حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وزنوا أنفسكم قبل أن توزنوا وتهيئوا للعرض الأكبر. محاسبەی خۆتان بکەن پێشەوەی الله سبحانه وتعالى محاسبەتان بکات، چونکە کە محاسبەی خۆتە کرد کاتێکت هەبوو ڕۆژانە محاسبەی خۆتە تیا کرد وردە کەم و کوڕەکانی خۆتە بینی و خۆ چاکەکەی کاگەیتەوە بە الله چاکبووی. بەڵام محاسبەی خۆتە نەکرد خۆتە پشتگوێک خست بە خراپە و کەم و کوڕەکانتەوە ئەگەیتەوە بە الله و دووچاری محاسبەیەوە. وەزنی خۆت بکە کردارەکانت پێوە بزانە تا چەندێت تەوحید و سنەتیان تایە، ئیخلاص و متابعەیان تایە، پێشەوەی بگەیتەوە بە الله ئەو بی پێوێ بۆت و بەد و چاڵکاتەوە بڵێ تەوحیدی تیان نەبووە نامەوێ، بڵێ متابعەی تیان نەبووە ڕەتە نامەوێ. ئەو کاتەی تر هەمووی پوچەڵە بێتەوە بۆ جەهەنەمە ڕووی. وای فەرمووی ئیمام عومەر خۆشتان ئامادەکەن بۆ عەرضی ئەکبەر، بۆ ئەوەی کە الله سبحانه وتعالى عەرضتانەکا و پیشانی هەموو کەسێکتان ئەدا. خاڵی 20 بیرکردنەوە یاخود با بڵێن وابەستە بوون بە پیاو چاکانەوە. زۆر گرنگە ئینسان وابەستە بێ بە پیاو چاکانەوە، چونکە بەڕاستی هاوڵ چۆن بی وەکو خۆیت لێکە. ئیمامی شافعی فەرمێ الصاحب يساعد. هاوڵ ڕاتەکێشێ وەکو خۆیت لێکە. رسول الله صلى الله عليه وسلم فەرموو المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. ئینسان لەسەر دینی خۆشەویست و دۆستەکەیەتی. جا با تەماشا بکە بزانێ خۆشەویستەکەی کێیە، دۆستەکەی کێیە. وەکو ئەوە بی. علی کوڕی ئەبی طالب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ فەرموو پێم بڵێ کێ پەسەندەکەی، پێتەڵێم خۆ چ جۆرە کەسێکی گۆرانی بێژ و ڕاقیسە و فلیمساز و لەشفرۆش و چاوش و بەندبێژ و بەدڕەوشتێ لاپەسەندە ئەی خۆ چیت تۆ ژۆ کۆوانی مسلمان و متەقی و دیندار و زانا و بەڕێزت لاپەسەندە ئینشاءڵڵا هەرۆ کۆوانی. سەرەتا و کۆتایی هەموو ئەم 20 خاڵەش بریتە لە تەوبە کە زۆر لە سەری دواوین و ناچینەوە سەری تۆ بێ دائمە تەوبە. ئەم خاڵانە بگریتە بەر و جێبەجێ بکەی بە ئیزنی ئەڵڵا دەست لە تاوانەکانت هەڵەگری و گۆڕانکارێکی زۆر گەورە لە ژیان تاکەی. الحەمدولله رب